ئەم وەزێتەی کە ئیسا پێشاتە كلن سیمای منطقەکەی گۆڕا، یعنی شرایەتەکە شرایەتی بەر لە شەڕەکە نییە. ئیسرائیل و ئەمریکا دوای 40 ڕۆژ نەگەیشتن بە ئارەزوو ئەهدافێ یا بەو شتانەی کە خۆیان دیاری کردبوو، وەختێ پینەگەیشتن لە نەزەر دنیاوە ئێران ئەوان شکان و ئێران بردیێتەوە. نفسی ئەوەی کە ئێران وێسا لە مقابڵیانە خۆ بە قازانج ئێران تەواو بووە، ئێرانیش ئیسە ئێحساسەکە موقعیت جارانی نییە، موقعیت باشتری لە جاران هەیە. ئەویش سعیەکە لەم شرایەتە بەرحاڵ ئیمتیاز وەرگرێ لە ئەمریکا. جاران 10 جار چووە سەر مێز مزاکرە و چەند جاریش هەر لە دڵ مزاکرە لیاندا. ئێستا ئێژێ مەسەلان ئێژێ تا ئەو داراییانەی من کە ئێوە ڕاتەنگردە ئازادینەکەن هەر نایە مزاکرەتان لەگەڵاکەم. منزورمەوەی قۆناغەکە یا تەوازنێ بە قەول ئێمە کە باسیەکەین، تەوازنەکە بە دەرەجەیە زۆر گۆڕا. ئێران ئەحساسەکە موقعیت باشتری هەیە و ئەحساسەکە دەستی بردە بۆ شتایە کە فشارێک جدی لەسەر ئەمریکا و دەوڵەتان غەربی و کشوەرای منتەقە کە پایگەکانی ئەمریکای تایە بەرحاڵ فشارێک جدی لەسەریانە. وش سعیەکە ئەگەر تەوافقەکەن بە نەف خۆی بێت و بەڕەتی ئەمریکا لاەقل ترامپ هەرچەند لەسەر قسەی حەساو ناکردیە، بەڵام تایسە زۆر شت پاشگەز بۆتەوە